سڵاتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەنامێکی نوێ لەگەڵتانە بم. ئێمە ئێستا لە یەکێک لە مزگەوتەکانین پێش وتاری هەینیە و خەڵک وردە دێن بۆ وتاری هەینی. دەمانەوێت لە خەڵک بپرسین بزانین ئایا پەیامی مزگەوتەکان بۆ خەڵک و بۆ کۆمەلگا چییە؟ چ شوێنێکەیە بەم شێوازە بە بەردەوامی خەڵک لە چواردەوی کۆبێتەوە؟ داواکاریان چیە لە نوێشخۆنان و کەسانەی کە سەردانی مزگەوتەکانەکەن؟ ئەم پرسیارانە و چەند پرسیارێکتر لە سەردانیکەرانی مزگەوتەکەین ئێوەش لەگەڵمانە بن. بەڕێی من هیچ شوێنێک نییە کە بتوانێت وەکو مزگەوت خەڵک کۆکاتەوە و برایەتیمان فێرەکە وەکو پێکەوە ژیانمان فێرەکە. ئێستا من هەفتەی جارێک دیمەیەکانە شەحن دەبیەوە. ئەوەی کە من خۆم لە ژیانی خۆمە الحەمدوللا بەختەوەر بووم لە پەیامی مزگەوتە بەختەوەر. ئەوەی کە هات بۆ مزگەوت نابێت ڕقی لە دڵابێ، نابێ سینەی خراپێ، ئەبێ خۆشەویستی لە دڵیابێ. ئەومان فێرەکرد کە ئەخلاقمان جوان بێت کە نەبین بە میکرۆب لە ناو خەڵقانی ترا. کەی لە مزگەوت ئامۆژگاری ئاینی وەرەگری ئەبێ فەرق و جیاوازی هەبێ لەگەڵ خەڵکێکە ئەو پەیامی وەرنەگرتووە. مزگەوتەکان چ پەیامێکیان بۆ کۆمەڵگەی خۆمان هەیە؟ وەڵای مزگەوتەکان مزگەوت کۆتووە، مزگەوتی وا هەیە الحەمدوللە، یعنی توانین بڵین شێوازێکی داعی، شێوازێکی ینی جۆمە ئەسلوبێکی مزگەوتی پێوەیە، بەڵام هەندێک مزگەوت بەداخەوە ینی بۆ بە حیزبایەتی، بۆ بە جینێوان بەم جینێوان بۆ بە حەقەت ئەوە نەشێکی ناشرین. کەواتە چی بێ باشە چ جۆرەی؟ وەڵی مزگەوت مامۆساقی کەوتووە، مزگەوتی وا هەیە الحەمدوللە مامۆساقی ئەوە باشە هین تەئسیری کردووە سەر خەڵکەکەی. مزگەوتی واش هەیە هەنی بەڕاستی بەداخەوە هەم مامۆساقە خۆی ئیهمالە، هەمووەژی لە خەڵکە کردووە ئیهمال بن لە هەموو ڕوویەک. ینی ئێستا بۆ منە مامۆستا محەممەدی مەلافاق لێرە خوای گەورە جەزای باتەوە، بەڕاستی ئەتوان بڵم کاریگەریکی زۆری بەسەر خەڵکوێ، هەم لە ڕووی دینی هەم لە ڕووی دنیاژەوە. ئەو کەسانیشی کە وەکو ئوسلوبی داعی وەکو ئەم بەکارێنن بەڕاستی زۆر کەسەکەوتم، هەم لە ڕووی پایی مزگەوتەکەەوە، ینی بڵێن چۆن بڵێ بەڕێوەبەرنی مزگەوتەکەەوە، هەم لە ڕووی ئەوەی کە خەڵکەکەیش هۆشارکەن. و کاریگەری مزگەوتەوەیە کە مزگەوت شوێنێکی گەورەیە و شوێنێکی پیرۆزە بۆ خەڵک کۆکرێتەوە جەماوەر و تاعەتی خۆی گەوری تیا بکرێت. واللهی پەیامی مزگەوت یعنی پیرۆزترین شوێنی ئیسلامەتیە. چی بە خەڵکەڵێم ئەو مزگەوتانە؟ واللهی داوام لە خەڵکێکی بەڕێز هەیە پاک و تەمیزی مزگەوتەکان ڕاگرێت. ئەرە وەڵی مزگەوت پەیامێکی بەربەڵاوی پێیە بۆ ئەم میلەتەی خۆمان کە میلەتێکی موسڵمانە لە ڕووی هەموو شتێکەوە کە مەسە برن کابرا موسڵمانێتە مزگەوت لە ڕووی نوێژەوە، لە ڕووی پێنج فەرزەکەەوە، لە ڕووی زەکاتەوە، لە ڕووی سەرفترەوە، لە ڕووی ئەجری دراوسێتیەوە، لە ڕووی ئەجری موسڵمانێتیەوە. یعنی هەوڵەدا ڕەفتارەکانمان لەگەڵ یەکتریا باشکە ڕێنمایمان. بەڵێ خۆی مزگەوت ڕێنمایەکان هەوڵەیە ئەو ڕێنمانێکە دەریەکە باش بێ لەگەڵ هەموو تاچێکی موسڵمانە. مزگەوت تا چەند کاریگەری لەسەر کۆمەلگا هەیە؟ چۆن کاریگەری نییە؟ کاریگەریش زۆری هەیە. چۆنە کاریگەرێکە بۆ ئێمە موسڵمان نینە، ئەو قبلەی هەیە ئەمە دەینێکوانە نوێژەکەی خۆمان دەکەین بەرامبەر خوای خۆمان. ئەم مزگەوتانە چ ڕێنمایەکی ئەو خەڵکانەکەن کە لێ کۆبنەوە؟ ڕێنمایش زۆر باش هەیە. تەبعا وەچوی شەحنی مۆبایلی ئێستا من هەفتەی جارێک دیمەیەکانە شەحن دەبیەوە. بەڕاستی پەیامی مزگەوت دێشێکە لەوانەیە کە ئینسان چۆن خۆراکی پێویستە، پەیامی مزگەوتی پێویستە لە هەموو بوارەکان، لە هەر بوارێکە ئەبینی لە ژیانە، یعنی ئەوەی کە لە تەعاملی ڕۆژانە لە هەر بوارێکە بڵێ لە بوارەکانی معاملاتە، لە بوارەتی زیواجە، لە معاملاتی پەروەردەکردنە، یعنی بە هەموو بوارەکان لە هەموو ڕۆیەکەەوە مزگەوت ڕێنمایی بەتەکید. یە قسەی خۆشێ مامۆستاگە وتی کە من نەچم بۆ بازار لە شوێنێک وتی لە شوێنی تەلەڤیزۆنەکە دانیشت، وتی بۆ وتی وەڵی کاکە ئەو پرسیاری ئەچم بۆ لای ئەو کەسی کە مانگاگەی نەخۆشە، ئەوەی کە لە خۆشە، ئەوەی کە سیارەکەی، وتی بەڕاستی پەیامی مزگەوت وەکو خوێ چۆن پێویستە بۆ خواردن ئاوا پێویستە بۆ ژیانی ئینسان. ینی ئەگەر هەر مزگەوتێ هەر ئینسانێک پایاتی مزگەوتی لا نەبوو نازانم، ئەوەی کە من خۆم لە ژیانی خۆمە الحەمدوللا بەختەوەر بووم لە پەیامی مزگەوتە بەختەوەر. چا مزگەوت چی نییە؟ مزگەوت یعنی شوێنی ئەدەبە، شوێنی ئەخلاقە، شوێنی ڕەوشتە، شوێنی ئەداکردنی ئەم دینەیە. یعنی مزگەوت هەموو شتێکی ئەم دینەیە کاکە، ئەوەی دێ بۆ ئەم مزگەوتە بۆ تەقوایە، بۆ دینیە، بۆ ڕەوژیە، بۆ ئەخلاقیە، فێری هەموو شتێک دەبێت لە مزگەوتە. بەگشتی مزگەوتەکان تا چەند کاریگەریان لەسەر کۆمەڵگەی کوردی هەبوو؟ واللهی مزگەوتەکان جا ئەوەی مزگەوت دێکا برات چی ئەیکا؟ ئەوەی کە لە مزگەوت ئاکرێ لە شوێنی کاکرێ مزگەوت شوێنی ئەخلاقە، شوێنی ڕەوشتە، شوێنی ئەدەبە، یعنی هەموو شتێکی جوان لە مزگەوتایە.
خەڵە لە مزگەوت تا فێری ئەم هەموو ئەخلاقە جوان و ڕەوشتە بووە گەر خەڵە لە مزگەوت تا فێری ئەدەب نەبێ ئەی لەکوێ فێرە بێ لەو یاڵانە فێرە بێ لە شوێنی نادی و باڕ و هینەکانە فێرە بێ وڵی کاریگەری زۆرە لەبەرەوە خەڵ تۆزی فێری سەقافەت و فێری هینێکی بسڵمانیتی بێت و بێت جمعکات و نەسیحەتی وەرگێت ئەو نەسیحەتانی کە مزگەوت فێری خەڵکیەکە چی؟ وڵی ئەوەی تۆ درۆ نەکەیت و غەژ نەکەی بەرامبەر بسڵمانە بێ ئەوە بێ کە غەژ نەکات بەبرا بە کەس ئەمجا چی ڕاستە ئەوە بڵێ حەز بە بسڵمانی حەز بە هینی خەڵک نەکە ڕێنمایمانەکە خۆمان لە ناو خۆمان بێ ناخۆمانە چاک بین ناخۆمانە ئاماژاری یەکترگی ئاماژاری خێرکەین نەگەشتکن بەلامبەر یەک و فیتنەیەکن بەرامبەر یەک و ئەو ما بسڵمان داوای ئەومان لێ وڵات تەمان پامی پێغمە ساوسەلم کەوا پامێکی ڕاست گۆیە و پامێکی جوانە و بۆ مسلمانان ئەوەی وایان لەکەکەوا لە دووری و نزیک و سەردانی مزگەوتکەن و هاڵتن بەم پامە جوان مزگەوت ڕێبێ ئایەکم کارانی مزگەوت و ئیشانی مزگەوت و ئیمامانی مزگەوت دەبێت چ ڕێنمایەکی خەڵەکەن یا لە چاکە زیاتر چی هەیە چیمان فێرەکەن چیمان فێرەکەن ئەومان فێرەکەن کە ئەخلاقمان جوان بێت کە نەبین بە میکرۆب لە ناو خەڵقانی ترا کە خراپەکاری نەکەین کە بچینەوە سەر ڕێگایەکی حەقیقەتی ڕاستە کە بەرانبەرەکەمان لە ئەمە نابێ ئەو کەسانی کە ئەخلاقیان هەیە بۆ مزگەوت ئامۆژگاری خەڵقەکەن لە مزگەوتەکانە بەڕاستی ئەو کەسانن کە ئەمین و ئومانیان هەیە لە ناو کۆمەلگای خەڵقیە کەواتە مزگەوت ڕێنمایەکمان کە خۆمان لەگەڵ خۆمانە چاک ئاها بەڵێ ئێمە مزگەوت چییە؟ مزگەوت ئەو مزگەوت بەواتای جامیعە لە عەربیە جامیعەیە لە کوردەکانی خۆمانە مزگەوتە ئەوەیە مزگەوت چییە؟ مەدرسەیە مەدرسەیە مامۆستاکان ڕامانهێنێ لەسەر ئەوەی کە تۆ ئیشارەتت پێدا کە خۆمان لەگەڵ خۆمان و لەگەڵ بەرانبەرەکەمان و هەر ئەمانەیشن ئەهلی مزگەوتن بەڕاستی لە ناو کۆمەلگای خەڵقیا جێگەی ئەمین و ئومان حتا بێ بڕوا مشری خراپەکار ئەو متمانی کە لەسەر ئەهلی مزگەوت هەیەە لەسەر خەڵقێکی ترنیانە ئەگەر ڕئیسی لەوانەیە بڵێم کۆمەلگایەکی زۆریش بێت مزگەوت دوای لێ کرد مزگەوت و ئەهلی مزگەوت بەڵێ مزگەوت و ئەهلی مزگەوت و مبەلیغانی مزگەوت و ئیمامانی مزگەوتە ئەی چۆن مزگەوت پەیامی ئەوەیە کە بە ئاشتی و بێ هیچ مشکلێ بێ هیچ ناڕەحەتێ بۆ هەموو ئینسانێک نە مسلمان تەنێ ینی پامی ئاشتی هەیە بۆ هەموو مرۆڤایەتی تەنها مسلمان نەخێر بۆ مسلمان نییە بۆ غەیری مسلمانیش خەڵام مزگەوت پەیامی ئاشتەوایی پێش هەموو شتێک بۆ هەموو خەڵکی پەیامی دینداری و پەیوەندی عیبادەت لەگەڵ خوای گەورە مزگەوت دایمەن ئامۆژگاری بووە بۆ هەموو چین و توێژەکان بۆ گەورە و مناڵ بۆ پیر بۆ ئافرەتان دایکان خوشکان باش ئەو ئامۆژگاریانە چین بەگشتی کە مزگەوت فێری ئێمە یەکات ئێمە ئەوکۆی کە هەر لە مناڵیەوە گۆش بووین لە مزگەوتە پەروەردە کراوین ئەو ئەخلاقە جوانە پێشکەشەکە کە پێویستە بە هیچ شتێکی کە نابێت ئەوەی کە لە مزگەوتەوە پەروەردە بێ جوانترین ئەندام پێشکەشەکە بۆ کۆمەلگا ئەو ئەندامە وردەوردە گەورە بێ خێزانێک دروستەکە خێزانەکەش بێ بە ئەساسێک بوو کۆمەلگا چکە گەر خێزان ڕێک و پێک بوو پەروەردێکی باشی هەبوو ئەوە کۆمەلگایکی ڕێک و پێک و پتە و تۆکمە و چاک دروستە بێ ئەو ئامۆژگاریانە هەمووی بریتە لە چاکەکردنەڵێن لە نوێژ و لە تاعاد و لەو شتانە بەردەوام ببن شکاوە نیەتێکی پاکە و نیەتێکی خەڵک فێری ئامۆژگاریەکە ڕێنمایمانەکە کە خۆشمان لە ناو خۆمانە چاک باڵا چاک بین درۆ نەکەین خیانەت نەکەین ڕازگۆ بین ئیشی چاکە بکەین لەگەڵ دراوسێکمان بۆ شواردەوری خۆشمان بەڵێ نەبێت هەمیشە مزگەوت پامی بۆ کۆمەلگا هەبووە بە تایبەتی لە کۆمەلگەی کوردیە کۆمەڵێک ئەخلاقی جوان و ڕەفتار کە لە ناو خەڵکا زیندوو بوون لە مزگەوتەکانە وەریگرتوون یاخود بڵین ئەو کەسانی کە فەقیر و هەژار بوون زیاتر پەنیان بۆ مزگەوتەکان هێناوە بۆ ئەوەی هاوکاری بکرێن لەبەرەوە مزگەوت هەمیشە شوێنێک بووە جێگەی ئومێدی خەڵک بووە لەوەی کە ڕەفتاری جوانی لێوەرگێ ڕێنمایی جوانی لێوەرگێ و ئەو کەسانێکی کەم دەرامەت بوون هەر لە ڕێگەی نوێشتوانانی مزگەوتەکانەوە زۆر جار هاوکاری کراوە ئێمە بەردەوامە بین بەڵامەتێنە لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە وڵاتە لە دوای ناوبڕەکە ئەگەڕێنەوە وڵاتان لە ئەو کەسانی کە سەردانی مزگەوتەکەینە پرسیم زین مزگەوت چ پەیامێکی پێ بۆ کۆمەلگا و بۆ خەڵک ئایا چ شوێنەکەی وەکو مزگەوت داوە خەڵک بە بەردەوامی
لە چواردەوری خۆی کۆ بکاتەوە و ڕێنماییان پێ بدە بەبێ بەرامبەر چ داواکاریان هەیە لەو کەسانەی کە سەردانی مزگەوتەکانەکەن ئەو کەسانە بێ چۆن بن ئەم پرسیارانە لە نوێشخۆنان و سەردانیکەرانی مزگەوتەکەکەین لەوەش بینەرمان شوێنەکەیەکو مزگەوت بە بەرداوامی خەڵکی لە چواردەوی کۆ بێت ناوەڵا قوربان بەس مزگەوتە پەیامی تا کۆکرێتەوە شوێنی تریشمانی بەس مزگەوت خێری زیاترە و خێرێکی نەبراوەیە مزگەوت چ پەیامێکیە بۆ خەڵک چیان پەیامێکی ئاشتیانی بۆ هەیە پەیامێکی ڕێک پێکۆژیانی بۆ داناوە مزگەوت زۆر شتمان فێرەکە وەڵی وەکو خواپەرسیمان فێرەکە وەکو داوێن پاکیمان فێرەکە وەکو برایەتیمان فێرەکە وەکو پێکەوە ژیانمان فێرەکە وەکو حەق و ناحەق لە مزگەوت چی هابێتەوە ئەوش سەرچاوەکەی خوای گەورەیە کە خوای گەورەی تیاپەرستی داواکارم لە خەڵکانی بەڕێزیش زۆر زۆر ڕێزم هەیە بۆ هەموو میلەتی کورد بە تایبەتی میلەتی کوردی مسلمان ئینشاءالله پشت بەخواتدا دوعای بە خێری شەکەم خوایە مزگەوتەکان دائیمە قەرەباڵغ بێ دایم هەمومان ئامادە بین لە جومعە و جەماعەتەکان نییە بڕوا ناکەم بەڕێی من هیچ شوێنێک نییە کە بتوانێت وەکو مزگەوت خەڵک کۆکاتەوە زۆر جارش بینیمانە هەر ئەو خەڵکە خۆبەخشانە خۆی لەسەر مەسروف و باخەڵی خۆی دێ مزگەوتەکانە کاتەوە ئەو خەڵکانەی کە هینێک لە هەمووی مسلمانە هەمووی مسلمان متدەین و نێشکر لە خواترسە زلامی وا هەیە کە کابرا سەیرەکەی بە ملیار پارەی هەیە بەڵام ناتوانێت پارێک ئەوەنەی پارە زۆر ناتوان دینارێ بخاتە مزگەوتەوە ناتوانێت پایەک دروستکە خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی بە چنگێ لم بە چنگێ چەو بە بلۆچێک بە وەکو هێلانەیەک دروستیکەی هەر هیچی پێناگرێت پاک و تەمیزی مزگەوتەکە ڕاگرا چ شوێنێک هەیە جگە لە مزگەوت ئاوا خەڵک بۆ خۆشەویستیەوە بۆی کۆبێتەوە و بە بەردەوامی لە چواردەوری مزگەوت هیچ شوێنەکەیە بەم شێوازە نەخێر هیچ شوێنێکی وام لە دیفە تەنیا مزگەوت تەنیا مزگەوتە بەڕای تۆ هیچ شوێنەکەی ئەوکو مزگەوت داوا خەڵک بۆ خۆشەویستی لە چواردەوی کۆبێتەوە وڵی خۆشەویستەکانیش ببێت هیچ دەورێکی نییە لەوانەیە ڕەمزی بێت بەڵام خۆشەویستی مزگەوت شتێکە لە دڵا جێگیرە بێت وەکو چۆن میوەیەک کە بەدارێکی وەکەیت عادی بێ میوەکە هیچ بەروبوومێکی نییە بەڵام کە میوەیەکی جوان خۆی بیگرێت لە ئەسڵا ئەبینی ڕەونەق و بۆن و خۆشیی جوانی هەیە وەکو ئەوەی لێکێمەوە بەڕاستی ئەو دڵی پەیامی مزگەوتی تیانە بوو مردووە کەلاوەیە ئێستا بە حەقەت ئێمە توانین بڵێ مزگەوت ئاخری شوێنە بە ئەو ینی کۆبوونەوەی مسلمانان و ئەو پەیامی کە ئاوا بێ بەرامبەرشکە ئێستا سەرنجیا بێ لە ڕووی ئەمنیژەوە ینی هەر کەسی 4-5 کەس لە شوێنێکا کۆبوون و ینی بەڕاستی خەڵک گومانیان لێەکە خەڵکە لە خۆیەوە ینی چۆن بڵێ بە شێوەیە سیرانەکانی خۆ دەزانین لە ساڵانی دوایش ئەم مەسەلەیدا ئەشوش هاتوتە پێشەوە خەڵک زیاتر ئەترسی ینی وەکو ئەوە نییە بڵێ وەکو مزگەوت نییە یعنی سبب منە 4-5 کەس لە مزگەوتێکا کۆبوونە زۆر ئاساییترە لەوەی لە شوێنێکا کۆبوونەوە کە ینی چۆن بڵێ بە شێوەیەکی ئاوا تەمەەن ئەو کەسیە بۆ مزگەوت ئێمە ناتوانین بە پێی بڵیان بڕیار بین هەموو کەسێ بە پێی زاهیر ئێمە الحەمدولله مسلمانە و بە پێی ئەوەش کە هاتووە بە مزگەوت الحەمدولله مسلمانێکە و هاتووە نوێژخوێنەکە لێرە نوێژەکە کەسانی کارێک هەیە لێیان کە دێن بۆ مزگەوت چۆن باڵێ وڵی تر لە ڕووی جمعەوە مەبەست ئەوە یان بوون منەکە چوە دەر لە مزگەوتەکە کە گوێی لە وتارەکەیە ئەبێم کەسە چۆن بێت وڵی سە من وکو خۆم سە چەند برادێکین کەین بۆ ئێرە بەڕاستی ینی کەین بۆ ئێرە ینی الحەمدولله ئیمانمان بەرز بێت و ئیمانمان تازەیەکەینەوە ینی بۆ من ئەگەر جاروی ئەسە من جمعەیەکی تر نهاتوم ئەوانە ینی شەکان بە منەڵێن ینی وا لە منەکەن چۆن بڵێ ئاسەکەم ئەو جمعە لەوێ بوو ئیتر کاتەکانی ژماوە بەسەرە بم ینی ئەڵەی ئەو جمعە گەنە هاتی بێتم ئەڵەی هاتووە ئاسانی هەژە لە مزگەوتە بە حەقەت ئێستا من وەکو خۆم بە تایبەتیم بۆ مزگەوت ینی لە ماڵیشم دوورە ینی ماڵشێ لەقمانەوە ناوایە کەسانی تری زۆر دڵنیام ینی بە تامەزرۆتر لە من یەن بۆ ینی شوێنی وە هەیە لە پێنجێنەوە کەسی وایە لە پێنجێنە کەسی وایە لە سیسایەقۆ ئەم ناوانێن هەیە لە هەولێرەوەیتی ناڵم لە شوێنە دوورە دەسەکانەوە ئەوەژی کە هەیە بۆ ئێرە دڵنیا بە ینی بەسم ئەوانی کە یەن بەلای مامۆستا محەممەد ینی هەموویان الحەمدولله تاڵیبی ئەو ئوتارن تاڵیبی ئەوەی کەبێن ئیسفادەیەکەن و دواییش ڕنگانەوەیان هەبێ لە دەروان ئەوەی کە دێ بۆ مزگەوت چی پاڵی پێوەنە دین پاڵی پێوەنی خۆشەویستی دین پاڵی پێوەنیە کە هاتە ئەم مزگەوتەوە
هەموو برایەتی هەموو برایەکین هەموو خۆشەویستیەکن یعنی مامەکان ڕقیشی لێبێ کە هایتە ئەم بزگەوتەوە لێرە دڵێکی خۆشت هەیە حسابێکی ترقی کە دیتە ئێرە لێرە لە مزگەوتەیە یعنی ئەگەر ڕقیشی لێبێ لە مزگەوتە کە هاتە بەرچاو چون کاتەوە بۆ دین هاتووی ڕق لێ نییە ڕق لە مزگەوتان نییە ئەبینین ئەم مزگەوتە و هەندێک مزگەوتی تریشمانەیە خەڵک لە هەموو شوێنێکەوە بۆی دێن چ شوێنێکەکەی ئاوا بۆ خۆشەویستیەوە خەڵک لە چواردەوری کۆ بێتەوە تەنها مەهیباتی بسڵمانەتی ئەوەیە ڕۆکاتە ئەم مزگەوتە لەبەر ئەوەیە بسڵمانەتیە کۆمانەکاتەوە لە هەموو مزگەوتێکە نەک لە یەکێکە فەرقەکەی ئەوەیە ئینا وەکو جیاوازی نییە تەنها ڕێنمایەکانی مامۆستایە خەڵک بەڵێ تەنها مامۆسایشەیە ئێنە مامۆستا هەمی وەکویەکە بە حیژە زۆرتی ئەگەی لێ جوان تێتەگەێنێ نەچعاتەکە وەرەگری ئەینە هیچ فەرقی نییە بسڵمان فەرقی نییە لێرابی و لە شوێنێتر بی هیچ شوێنەکەی وەکو مزگەوت ئاوا خەڵک هەر لە کۆنەوە بە ئێستەیشەوە بە ئینشاءڵا لە داهاتووتریش خەڵک بێ بەرامبەر بۆ خۆشەویستی و بە بەرداوامی لە چواردەوری کۆ بێتەوە ئەوەی کە تۆ ئەڵەی ینی ئەوەی کە تۆ ئەڵەی من لەو قەنەعەتان بۆ ئەم سەردەمی ئێمە باوەڕ ناکەم بۆ ئەم سەردەمیە لە غێری ئەهلیانی مزگەوت و بەڵام مزگەوت بە واتای ئەوانەیش بە حەقیقی ئەگە بچنە سەر چاوەکەی مزگەوت ئەوانن کە ئێمە لە ناو ئەهلی سونیا بەڕاستی پێشەنگی هەموو ئەوانین کە تۆ ئیشارەتی پێگەیت ئەو ڕێباز و ڕچە و ڕێبازانەی ئەو کۆمەلگانەی ئەوانەی کە بە حەقیقەت خەڵق ئیشارە دەکەن و خەڵقە خەنە ناو کۆمەڵاقێکی ئەوەوە کە ئیداری ڕۆژانە و ساڵانە و بەرنامەی پێدابنێن مزگەوت لەسەروی هەمی ئەوانەی شەوەیە ئای شوێنێک پێشک دێ خەڵک بە بێ بەرامبەر بۆ هەموو خۆشەویستیەوە هەموو حەوت ڕۆژارێک لێ کۆبنەوە هەتا من ئەم تەمەنەم نەمدیوە بەس مزگەوت بەڵ تا ئەم تەمەنەم نەندیوە لە شوێنێکی خێری مزگەوت شوێنێک هەبێت کە ئاوا بە ئاشتی و بە دڵسافی و ڕووبکەنە شوێنێکە تایبەت بێ خەڵک هەمی کۆبێت هیچ شوێنەکەی وەکو مزگەوت داوە خەڵک ببەردەوامی لە چواردەوری کۆبنەوە نا باوەڕ ناکەم چونکە پەیامی ئیلاهی فەرقیە لەگەڵ پەیامەکانی کە پەیامی ئیلاهی شتێک نییە دەستکردی مرۆڤ بێ مرۆڤ دروستکرای خوای پەروەردگارە خوای گەورە خۆی ئەزانێت چ بەرنامەیەک پێشکەش بە مرۆڤەکەی خۆیە کات ئەزانێت چی پێویستە تۆ چ داواکارێک هەیە لەو کەسانی کە سەردانی مزگەوتەکانەکەن ئەبێ و کەسانە کەسانی چۆن بن ئەو کەسانە من پێم وابێ هەموو کەسێک واجبە لە سەرشانی کە حەقی ئەو پەیامی خوای گەورە بە کە هات شوێ مزگەوتی کرد ئەو پەیامی وەرگرت هەبێ بەو جۆرەی کە خوای گەورە داوای لێەکە جێبەجێکە پابەند بێ پێوە مەسەلەن تۆ کەی لە مزگەوت ئامۆژگاری ئاینی وەرەگری ئەبێ فەرق و جیاوازی هەبێ لەگەڵ خەڵکێکە ئەو پەیامی وەرنەگرتووە بۆ نمونە لە ئازێدانی خەڵگەسە بۆ نمونە لە بەردەرگای مزگەوت معقول نییە تۆ کەسێکی نوێشکەر بی نوێش خوێن بی پەیامی ئاینی و پێبێ حسێتی خەڵک بێ سەر ڕێگایەک بگریت یعنی هەموو کون و قوشبنەکانی ژیان لەم پەیامەوە هەموو چارەسەرێکی پێ چارەسەری گونجاو جوان ڕێک و پێک کە پێویستە بۆ خەڵک لەبەرەوە خەڵکی هەمووی پێویستی بەم پەیامە جوانێ ئەبێ ڕنگ باتەوە لە کردەوەکانمانە لەبەرەوە دین چییە ڕەوشتە هیچ شوێنەکەی وەکو مزگەوت ئاوا بەردەوامی خەڵک سەردانی بکەن و ئەوش پامی بەیان هەبێت واللهی باوەڕ ناکەم لە مەوزوعی عەقیدە و بیرباوەڕی ئیسلامەتیە تەنها مزگەوتە ئەویش پێکهاتووە لە 5 فەرزە نوێش پێکهاتووە لە وتاری هەینی ئەویش ئەگەڕێتەوە بۆ مامەسا بەڕێزەکان وڵا داواکاریم لە مسلمانانێک کە سەردانی مزگەوت دەکەن پاک و تەمیز بن ڕێنمایەکانی مزگەوت جێبەجێ بکەن عەزەتی خەڵک نێن 5 فەرزەکە جێبەجێکەن ئەنجا بەسەر خەڵکە هاتوچۆ نەکەن پاک و تەمیزی ڕاگەن لە هەموو ڕوویەکەوە چ داواکاریەک هەیە لەو کەسانەی کە دێن سەردانی مزگەوتەکانەکەن وڵا داواکاریەکەم چییە پێش هەموو شتێکی بێدەنگ بن جێ لە مامۆستا ڕابگرن هەرەوەیە بێدەنگی زێرە بە خۆ دەزانی جێ لە مامۆستا ڕابگرێ و قسەی مامۆستا دەکا ئیسفادێ لێ بکەیت بە گوێگرتنەوە دانیشین تا مامۆستا قسەکانوان قسەکەوکە
جێلی بگری سوودی لێوەرگری و هەرەوەندەیە ئەسم لە هەولێرەوە هاتمە لەوە مزگەفتێ لە هەولێرەوە هاتووی بۆ تاری ئارێ بەخوای چی تۆی هێناوە بۆ ئێرە ئەو خۆشەویستیانی ئەو خۆشەویستی خوا لە دڵمیدانان و مامۆستای خۆشم لێتن هاتمەکنی چ داواکارێک تێ لەو کەسانی کە سەردانی مزگەوتەکە وڵی تێبگەین لەوەی کە بۆیین بۆ مزگەوت یعنی ڕنگدانەوە لە ئینسانە کە تۆ دەیت لێرە یەهودەکان قسەیەکیان هەیە ئەڵێ ئەوەی کە ئێمە لە مزگەوت تا کۆ ئەبێتەوە ئەگەر ئەوە نەمان بەدەستەوە بواە خەڵک ئەمانتوانی ئیشی خۆمان بکەین ئەمانتوانی ئیشی خۆمان بکەین بەڕاستی ئەمڕۆ مسلمانان ئەبێ لێزان بن حکمت بە حکمت بەڕاستی ئەم دینە دینێکی ڕەحمەتە وڵا ئەوەی کە دێتە مزگەوت پێم وایە لە مزگەوتە بێ فێری ئەخلاق بێ فێری ڕەوش بێ فێری ئەدەب بێ فێری شتی جوان بێ شتی جوان بەرێتەوە بۆ ماڵ و بۆ مناڵی ئەدایکا بۆ دراوسەکانی بۆ خزمی بۆ کەسوکاری بۆ خۆشەویستی جوانتر کا لە مزگەوت جوان کات چکان مزگەوت خۆی جوانە ئەوەی کە هات بۆ مزگەوت نابێت ڕقی لە دڵابێ نابێ سینەی خراپێ ئەبێ خۆشەویستی لە دڵیابێ ئەبێ دایم ئەدای خۆشەویستی کە ئەدای شتی جوان کا بۆ ئەو خەڵکە ئەدای جوانی پێبێت چکا مزگەوت شوێنی ئەوانەیە شوێنی دڵپیست و شوێنی خراپەکار نییە من داواکاریمە ئەوەیە هەموو کەسێ بەرامبەری یەک دڵی پاگی من نەسیحەتێکی جوان یەکتر بکەین و من حەز بە بسڵمانیتی تۆکەم و ڕێنماییەکەکەم گەشتەیە بزانم ناخی خۆمە و هەر ئەوەیە بسڵمانی دای ئەومانە لەکە دای ئەوە ناکە کە غەشکن بەرامبەر یەک و فێڵ و فرت و فێڵکەین بسڵمان ئاوایە وڵای داواکاریمانەوەیکەوە ئەوانیکەوە سەردانی مزگەوتەکەن کەوا بە هینێکی جوان و ئەخلاقێکی جوان و فەقیان هەبێ لەگەڵ مسلمانانی تر و لەگەڵ شوێنی تراکە بە ئەخلاقی و ڕەوشی جوان سەردانی مزگەوتکەن و بە شێوەیەکی جوان ئینشاءڵڵا داواکاریم لەو خەڵقانە ئەوەیە ئەو کەسانێک هێنە مزگەوت بە حقیقت مزگەوت بەواتات تۆ ئیشارەتێکی بەوەی کە هاتیتە مزگەوت و ئالی مزگەوتوی ئەبێ بە شامل و کامل تەدبیقی هەموو ئەو ئادابانە بکەیت کە خوا و پێغەمبەری خوا و شریعەت لەسەرێتی و دایناوە و هەر کەسێکیش ئەمەی هەبێت بەم ڕێگایە بڕوات بەم ئاقارە بڕوا بەڕاستی ڕزگار بووە و بەڕاستی ئەبێتە هۆی ڕزگاربوونی خۆی و بەرانبەرەکەی و ئەمنێت و ئامن لە ناو کۆمەڵگای خەڵقیە بەرپا ئەبێت وڵا پێغەمبەری خوا سەڵاو عەلەیهی وسەلەم فەرمێ سینەی ساف پێغەمبەر شتیش کورداری خۆوانەیە ترە بێ سینە و ساف بێ نابێ ڕق و چینە لە دڵتاوێکە ڕزێک نابێت لە دڵات نابێ بە هیچ شێوێ چ داواکارێک تێ لەو کەسانی کە ئاوا سەردانی مزگەوتەکانەکەن ئەبێ ئەو کەسانە کەسانی چۆن وڵی ترە و کەسانە بێ کەسێک بێ پاک و تەمیز بێ و پاک و قاوێن بێ و مزگەوتەکە پارێزێ و ئەو شوێنانی کە شوێنی نوێژ و تەعات و ئەوەیە پاک و تەمیز بێ و هەمیشە مزگەوتەکان پامی ئەوان بۆ خەڵک پێ بووە کە کۆمەڵی ڕەفتاریان فێرکەن کە لەناو کۆمەڵگەیە ئەم جۆرە کەسانە نمونەیی بن واتە بۆ نمونە ڕێنمایانەکەن کە ئەم کەسانە خیانەت نەکەن یاخود دزی نەکەن یاخود خواردنەوە کحولیەکان کە بێتە هۆی ئەوەی کە مرۆڤ ئاگای لە خۆی نەمێنێ ئەمانی لێ قەدەغە کردوون تاوەکوم کەسانی هۆشیار بن کەسانێک بن کە چواردەور و کۆمەلگا لە دەستیان ئەمین بن و ئەمە چەند ڕێنماییەک و بۆ بەردەوامی ڕێنمایەکانی تریشکە لە مزگەوتەوە وەرەگیرێ بۆ با بڵێن باشکردن و چاکردنی ئەو کەسانەیە کە لە ناو کۆمەلگان بۆیە مزگەوتەکان هەمیشە پامی جوان و ڕێنمایی باشیان فێری خەڵک کردووە تاوە کۆم خەڵکانە بتوانن هەم لە دنیاە بەخۆشی بژین هەم دوا ڕۆژیشیان لە دەست نەدەن بۆیە ئەو کەسانشی کە سەردانی مزگەوتەکەن ئەبێ کەسانێک بن کە ڕێنمایەکان بە جوانی تەطبیق بکەن تاوەکو نمونەیەکی جوانی مزگەوت پیشانی چواردەوری خۆیان و ئەو کەسانشی کە لە دەرەوەی بازنە ئیسلام بۆی نمونە جوانەکەی ئیسلامەتی لە ناو جۆرە کەسانە ببینن ئێمەش پامیم دارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ